فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە زنجیرە باسی بزانە باسی ئەوە دەکەین بە پشتیوانی خوای گەورە چێ هەژارە. سەرەتا پێویستە ئەوە بزانین کە ماڵی دنیا، پارە و سەرۆت و سامان ئەگەر بە حەڵاڵی پەیدا بکرێ، ئینسان مافی خەڵکانی تری پێشێل نەکردبێ و خەڵکی بێ ئازار نەدابێ لە پێناوی پەیداکردنیدا بەدەستهێنانیدا، خەڵاتی خوایە. وئینەه لحب الخەیر لەشەدید. خەیر لێرەدا بە مانای پارە و سەرۆت و سامان هاتووە. هەژاری زۆر تاڵە. ئیسلامی ئێمە هەرگیز لەگەڵ ئەوەدا نییە ئینسان ژیانێکی هەژارانە بەسەر بەرێ. لە حەدیثی پێغەمبەرە هاتووە صلی الله عليه وسلم کە پێغەمبەری خوا هەمیشە پاڕاوەتەوە لە خوای گەورە و پەنای گرتووە بە خوا لە کۆمەڵە بەڵاو نەهامەتیانە. فەرموویەتی اللهم إني أعوذ بك من الكفر والفقر ومن عذاب القبر ومن عذاب جهنم ومن فتنة المحيا والممات ومن فتنة المسيح الدجال. يا ربي خواي پەروەردگار، اللهم يعني يا الله، يا الله پەنادەگرم بە تۆ، خۆت بمپارێزە خوای گیان لە کافر بوون. ئینسان کە کافر بوو کە ئیمانەکەی لەدەستدا، بۆ هەتا بەدبەخت دەبێت لە دۆزەخە. یا ڕەبی خوا بمپارێزە لە هەڵوێستێک، لە قسەیەک، لە گفتارێک، لە ڕەفتارێک کە بمبا بەرەو کوفر و کافرم کا و لە دینی ئیسلام دەرمکە. یا ڕەبی خوایە پەنات پێدەگرم خۆت بمپارێزە لە هەژاری. لەگەڵ کافر بووندا خوای پەروەردگار باسی هەژاری کرد. یا ڕەبی خوایە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی هەژاری کرد. خوا بمپارێزە پەنات پێدەگرم لە هەژاری، لەگەڵ کوفرە هەژاری. چونکە زۆر جار بووە مێژووی مرۆڤایەتی بخوێننەوە کە ئینسان کاتێ هەژار بووە، ماڵی خاڵی بووە، نان لە ماڵیان نەماوە، بژێوی ژیان تینی بۆ هێناوە، پەنای بۆ کوفر بردووە، دینەکەی لەدەستداوە، فرسەتی لێ هێندراوە، لە پێناوی بەخشینی پارەیەک و خۆراکێکە کەسی باوەڕدانە مەزراو ئەو ئیمانەی هەی بۆ لە دەستی داوە. بۆیە کافری و فەقیری بەیەکەوە هاتوون. یا ڕەبی خوایە پەنات پێدەگرم لە عەزابی گۆڕ، پەنات پێدەگرم لە عەزابی دۆزەخ، لە هەموو فیتنەیەکی ژیان و مردن، لە فیتنەی مەسیحی دەجال، لەو درۆزنەی کەوا ئینسانەکان دەخەڵەتێنێ. مەسیحی دەجال واتە ئەو کەسێک کە بەسەر زەویدا دەگەڕێ، ڕەش دەکا بە سپی، سپی دەکا بە ڕەش، خۆ لە خەڵک دەکا بە خوا، خەڵکی بێ ئیمان دەکا، خەڵکی فریو دەدا. یا ڕەبی خوایە بمپارێزیلەوە. هەژاری دەردێکی گرانە، بەڵام چێ هەژارە؟ هەژار ئەو کەسە نییە کە تەنها پارەی نییە. زۆر جار هەژار کەسێکە کە پارەی هەیە، بەڵام نازانێت چۆن بەکاری بێنێ، سەرنجام پارەکانی دەدەست دەدا. پارەی هەیە، دەستی کەوتووە، واریداتی مانگانەش و ساڵانەشی باشە، بەڵام نازانێت بەکاری بێنێ، نازانێت تەسەڕوفی پێوە بکە. بۆیە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا، ئێمە هەمیشە لە خزمەت قورئاندا دەبین. قورئانی پیرۆز تەنها نەهاتۆ پێمان بفەرمێن نوێژ بکەن و ڕۆژووی ڕەمەزان بگرن، بەڵکو ئەم قورئانە تەواوی ژیانی ئینسانەکان باز دەکا. لە سوورەتی ئەنیسا ئایەتی 5 دەفەرمێ ولا تؤتوا السفهاء أموالكم التي جعل الله لكم قياما وارزقوهم فيها واكسوهم وقولوا لهم قولا معروفا. خوای پەروەردگار بە فەرمان پێمان دەفەرمێ ئەی ئەو کەسانەی کەوا بەرپرسیارەتی لەسەر شانتانە، کەسێک لە ناو بنەماڵەکەی خۆیدا کەسێکی دەستڕۆیشتووە، دەسەڵاتدارە، قەوم و عەشرەت و قەومەکەی خۆی سامێکی لێ دەکەن، حیسابێکی بۆ دەکەن،
جاریوا برا گەورەیەکە یان برایەکە لە ناو کۆمەڵە برادا لە ماڵدا خزمێک لە ناو خزمەکان و قەوم و هۆزەکەی خۆیدا بەرپرسی شار بەرپرسی وڵات و دارایی وڵات خوا دەفەرمێ ئێوە لێپرسراون ئەگەر بینیتان کەسێک پارەی هەیە واریداتی هەیە موچەی باشی هەیە پارەیەکی زۆری بۆ نمونە بە میراتی بۆ بەجێماوە بەڵام سەرەودەر لێی ناکا خوا بە سەفیه ناوی بردووە سوفەها ئەوانەی کەوا نەفامن ئەوانەی کەوا بەجەستە شەر نییە گەورە نەبن هەیە عمری 50 ساڵە بەڵام بە عەقڵ فەقیرە بە پارە دەوڵەمەندە بەڵام لە عەقڵا فەقیرە نەفامە کاڵفامە قازانج و زەرەری خۆی باش نازانێت دەست بڵاوە چەندی پارەی بدەیتێ لە یەک ماوەی کورتە هەمووی تار و پار دەکا و هەمووی تەخشان پەخشان دەکا بەشتی بێ سوود بەشتی بێ بەرهەم خوا دەفەرمێ ئەو ماڵ و سامانە کە جەعەلە الله لەکم قیامە کە ژیانتانی پێوە ڕاوەستاوە سەیری خوا چۆن مەدحی پارە و سەرۆت و سامان دەکا ژیانی ئێوەی پێوە بەندە یعنی ئینسان چۆن پشتی بە کەسێک بەهێزە لە هەموو شتێک باشتر دوای خوای پەروەردگار کە پشتت پێ قایم بێ گیرفانی خۆتە پارەی خۆتە سەرۆت و سامانی خۆتە تا پشتت بە پارەکان و سەرۆتەکەی خۆت قایم بێ خەڵک ناتوانێت منەتت بەسەرا بکە خەڵک ناتوانێت ئاغایەتیت بەسەرا بکە و بەکارت بێنەوە بتکا بە کۆیلا خوا دەفەرمێ ژیانت ڕاوەستاوە بەو سەرۆت و سامان و پارەوە دەی نابێ بڵێ خۆ پارەی من نییە نەخێ دەبێ هەستی مەسئولیەتت هەبێ کاتێک کەسێک با بڵێ پارەی خۆشمە خۆم چیم لێ بێ ئاوای لێ دەکەم ئەگە برایەک وا بوو دەبێ براکانی دەستی بگرن پارەکەی لێ بستێنن ئەگە حکوومەت زانی یەکێک ئاوایە و منداڵەکانی هەموو ماوەی ساڵێکی کەنا بە ئەم دەوڵەمەندی محتاج دەبن پارەیەکی زۆریان بە میراتی بۆ ماوەتەوە لە پرۆژەیەکە پارەیەکی زۆری لە کتوپڕا دەستکەوتووە مانگانە موچەیەکی زۆر وەردەگرێت بە ماوەی 2 ڕۆژ 5 ڕۆژ هەمووی سەرف دەکا ئەبێ ئەمە دەستی بەسەرا بگیرێ ئەمە مادام کاڵفامە مادام نەفامە مادام لێ نەزانە مادام نازانێ بواری ئابووری و پارە هێنان و بردن وەکو حەقی خۆی بداتێ لە ناوی دەبا ئەبێت دەستی بەسەرا بگیرێ پارەکانی لێوەربژیرێ بەڵام بە زمانی شیرین پێبووترێ پارەکان دەستی بەسەرا نەگیراوە نای خۆم بۆ خۆم دەستی بەسەرا ناگرم لێت ناسەنم بەڵکو کارێک دەکەم کە تۆ بەسەر بەرزیەوە بژی و پارەکان لە ناو نەبەی ئەنجا لە شەرعا دەفەرمێ وردە وردەش فێری بکە بڵێ وەرە سەیری من کە تۆ مانگی ملیۆنە دینار وەردەگری لە 10 مانگا قەرزاری بەڵام وەرە برای بەڕێزم سیر کە من هەر ئەو ملیۆن دینارە هەمان ژیان و گوزەرانی خۆتی مخۆت و ماڵ و منداڵی پێ بەڕێوە دەبم 300,000 بۆ پاشەکەوت دەکەم 10 مانگەکەت هەر وەک یەک بەڕێوە برد ڕەزیلیشم نەکردی محتاجیشم نەکردی لە برسانیشان نەم کوشتی تۆ لە 10 ڕۆژە ملیۆنێکت سەرف دەکرد من لە 30 ڕۆژە 700,000 بۆ سەرف دەکەم وەرە سیر کە لە منەوە فێر بە بیهێنە بە قسەی خۆش فێری کە بەڵام نابێ بڵێ حەقم نییە بەسەرەوە کەیفی خۆیەتی نە بەیانی کە محتاج بوو گرفتاری بۆ تۆش دروست دەبێت چیت بۆ خۆت پێخۆشە بۆ ئەو موسڵمانش دەبێت پێت خۆش بێ بۆیە خۆی گەورە فەرمووی ماڵ و سەرۆت و سامان ژیانی پێوە پەیوەستە بۆیە ئینسان کە هەژار بوو بێ پشت و پەنا دەبێ وەکو کەسێک وایە کە پشتی بە کۆڵەکەیەکەوە داوە کە لات بردەکەوێ ئینسان کە هەژار بوو پشت و پەنایەکی نییە هەر پەنجەیەکی لێدەی دەکەوێ چونکە زۆر لاواز بووە دڵی ناسک دەبێتەوە مەبدە و بیر و باوەڕی دەکەوێتە خەتەرەوە بۆیە لە ئیسلامدا هەژاری ڕەفزکراوە ئەو کەسانەی کەوا خەڵک لە عەزابی خوا دوور دەخەنەوە بەڕێزن ئەو کەسانش کە پرۆژەیەک دەکەنەوە خەڵکی دەخەنە سەرکار و کەسابەت و ئیش و خەڵکی لە هەژاری ڕزگار دەکەن بەڕاستی ئەوانش بەڕێزن هەردووکیان بەڕێزن چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عەزابی قەبر عەزابی جەهەنەم کافر بوون هاوتای کردن لەگەڵ هەژاریدا هەژاری تووشی هەموو ئەمانەت دەکا لە پێناوی ئەوەدا کە پشت و پەنایەکن نەماوە ئینسان بە ئارەزووی خۆی بەکاردەهێنرێ کاری ناڕەوای پێدەکرێ بۆیە ئین تەڕەکە خەیڕەن خوای گەورە کە لە قورئانە باسی ماڵ و سەرۆت و سامان و پارە دەکا بە خەیر بە چاکە ناوی دەبە سەلەفی ساڵح فەرمویانە ئەلمال سیلاح المؤمن ماڵ و سەرۆت و سامانی حەڵاڵ و پاک و پوخت کە بەڕەنجی شان پەیدات کرد بێ ناڕەواییت نەکرد بێ بە فرت و فێڵ نەبێ مافی میلادگرانن نەخوارد بێ و هەمویانت دەرکبێ بۆ خۆ دەست بەسەراگرت پێ بە حەقی خۆت بەدەستت هێنابێ سیلاح المؤمن چەکی ئیماندارە ئینسان چەکێکی بەهێزی پێ بێ دوژمنەکانن ناتوان لێن نزیک ببنەوە سەرۆت و سامان چەکە سیلاحە پارێزگاریت دەکا
لەوەی کە ئینسان محتاجی دەستی نامەردان و ناکەسان بێ. بەڵام بەڕێزان عەرزمان کردن هەژار کێیە؟ هەژار وتمان ئەو کەسە نییە کە پارەی نییە، جاری وایە پارەی هەیە بەڵام نازانێت چۆن سەرفی بکە، زیادە ڕەوی دەکا، ئیسراف دەکا. ئەو کاتانەی کەوا پارەیەکی مۆڵی هاتۆ دەدەست بەشتی ناپێویستەوە کە دواتر هەر فڕیان دەدا هەموو پارەکانی سەرف دەکە. ئەمە هەژار دەکەوێت، ئەمە بە دڵنیایەوە زۆریشی هەبێ هەر هەژارە، چونکە سەرنجامی ئیفلاس بوونە. پێم خۆشە قسەیەکی زۆر جوانی دکتۆر محەممەدی خانی کە زانایەک و بیرمەندێکی گەورەی کووردە لە ڕۆژهەڵاتی کوردستان دەژی و مامۆستای زانکۆیە. لێرەش دکتۆر محەممەدی خانی چواردەشتی باس کردووە کە ئینسان ئەگەر ئەم چواردە سیفەتەی تێدا بێ هەژارە. زۆر جوان بۆی چوە، عەرزی جەنابتانی دەکەم. دکتۆر محەممەدی خانی دەفەرمێ هەژارە ئەو کەسەی کە دوو تاک بازنی زێڕ لە دەستیایەتی بەڵام دوو دانی خراپ و کەلبوش لە دەمیایەتی. تۆ با دوو بازنی زێڕ لە دەستدا بێ، ئەگەر دوو دان لە دەم تا خراپ بوو بەخوا هەژاری خۆ دوو بازنەکە بات چەند گەورە بێ و بە نرخ بێ. دوو شەقامی خۆت پیس بکەی بەڵام وەسفی پاکی شەقامەکانی ئەوروپا بکەی. کابرا دەبەکە لە جەمی سارەکە و فڕێدا کە دەمیش دەکاتەوە ئەوە ئەوروپایە هەمووی گوڵستانە هەمووی گوڵا هەمووی شتێک لەسەر ئەو شەقامە نابینی. جارێوە نەشیدەوە لە تەلەڤیزیۆنیان بیست بۆی باس کراوە. دەی باشە تۆ بۆ خۆت شەقامەکانی خۆت بەدەستی خۆت پیس دەکەی. هەی هەژار ئەی چی لە ڕوود دێ باسی و جوانی و پاکی شەقامەکانی ئەوروپا بکەی؟ ئەی باشە تۆ بۆ نیشتیمانی خۆت خۆش ناوێ. ئەوە هەژاریە ئینسان دوژمنی وڵاتی خۆی بێ مەدحی وڵاتێک بکە کە هیچ پەیوەندی بە تۆوە نییە. سێیەم بڕوانامەی زانکۆت هەبێ نەتوانی داڕشتنێکی کوردی بنووسی. بەخوا هەژاریە 4 دانە ساڵ لە زانکۆ خوێندە بێتت ئەو هەموو عەزیەتی خۆت و مەسرفی دایک و باوک و ئەو هەموو ئوستازە هاتبێ لە ناو هۆڵی محازەرە دەستی پێوتوی ئینسانێک نەتوانێت داڕشتنێک بە کوردی بنووسێ. دەرچووی زانکۆ بێ و 4 ساڵ زانکۆشی خوێن بێ. وەڵاهی بەڕاستی هەژارە. هەژار ئەو کەسەیە. زۆر کەسێ ئێستا بێنە داینیشێنە لاپەڕەیەکی ئەیفۆڕی دەیەن ناتوانێت ئەو لاپەڕەیە پڕکاتەوە لە کاتی شا خەریجی زانکۆیە. جارانی ئێمەش خەڵکانێک 6 سەرەتایی دەخوێن، چەندین کتێبی خوێنبەوە، چەند گۆڤاری خوێنبەوە، ڕەحەفتانە چۆن ڕۆژنامەی دەخوێندەوە. ئێستام هیچی نەخوێندوێتەوە، کتێبەکانی خۆشی فڕێداوە، هیچیش نازانێ بنووسێ. وەڵاهی داماوە ئەو تەلەبەی زانکۆیە هەژارە. چوارەم فاتیحای ڕەوان نەبێ باسی حەڵاڵ و حەرام و ڕیفۆرمی ئاینی بکە. کابرا فاتیحای نوێژی ڕەوان نییە، باسی ڕیفۆرمی ئاینی ئیسلامی و باسی حەڵاڵ و حەرام و فتوادان دەکا. بەخوا ئەو کەسە هەژارە. پێنجەم وەرزش نەکەی بۆ لەشی جوان، سول لە دەرمان و تەجمیل و سیلیکۆن وەربگری. ئەگەر دەتەوێت جسمێکی ڕێک و پێک تەبێ ئەم هەموو یاری وەرزشە جوانە هەیە، هیچ دەرمانی کیمیاییش بەکار نایەنی. بەڵام کەسەکە واز لە هەموو وەرزشێکی جوان و حەڵاڵ و مباح بێنێ، بەڵام بۆ ئەوەی جسمێکی ڕێکی هەبێ بەردەوام خەریکی تەجمیل و سیلیکۆن و ئەمانە بێ. ئەوە هەژارن. جاوا جاری وام کچە مۆدیلێکە چەندی بە حساب پارە هەیە، بەس بەخوا ئیفلاسە، هەموو لەشی تەجمیل کراوە، بەڵام پێ بڵێ ڕۆژی چەند دقە وەرزش دەکەی بەخوا 5 دقەی نەکردووە. ئیفلاسە ئەوە بەڕاستی هەژارە، دەبێت بە زەید پێدا بێتەوە. شەشەم دەم لە دیموکراسی بژەنی و لە ماڵەوەش منداڵەکانن نەوێرن حفزە بکەن. چەند کەس هەیە و دوڵاتی دیموکراسی و حکومەتی دیموکراسی و دیموکراسی وە بەس لە ماڵ مناڵی پرسە لە ماڵەوە مناڵەکانی ناتوان ڕێی خۆیان دەرببڕن. تۆ چ باسی چی دیموکراسی بۆ من دەکەی؟ تۆ بەتەمای وڵاتەکە دیموکراسی بێ بەس منداڵەکانی خۆ ناوێنە قسە لەگەڵا بکەن. بەڕاستی ئەوەش ئیفلاسی فکری کردووە، ئەوەش هەژارە. حوتەم داوای عەدالەت لە دەسەڵات بکەی، خۆت لە ماڵەوە خۆت لە ماڵ و شوێنی کارەکەت عادل نەبی. کابرا ناڕازیە، بەڕاستی حکومەت گەندەڵە، بەڕاستی ئەم کار بەدەستانە گەندەڵن، نادات پەروەری هەیە، بەس بڕۆ لەسەر مێزەکەی خۆی یەک مۆزەفی بچووک بێ بەخوا کە نەناسی ئیمزاکەت بۆ ناکە، بە خێراتن ناکە، جوابن ناداتەوە، ئیلا دەبێ بزانێت تۆ فڵان کەسی خزمی فڵان کەسی تەلەفۆنی فڵان کەسی بۆ کرابێ، یان ئیشێکی بزانێ بە تۆی یان بەرتیلێکت لێ وەرگرێ. بەخوا ئەو کەسەش هەژارە کە خۆی داوای عەدالەت دەکا، بەڵام بەقەدەر دەسەڵاتی خۆی دژی عەدالەتە، خۆی جێبەجێ ناکە. هەشتەم لە کاتی بەتاڵی پشوودا لە بری سووتاندنی چەوری لەشت بە ئۆتۆمبیلەکەت بەنزین بسووتێنی. تەواوی ئەم جەستەی ئێمە پڕ بووە لە چەوری وزە، پڕمان کردووە. بەڵام جاری وا هەیە بۆ دوکانێک بۆ نانەوایەک دەچین هەمووی 100 مەتر نییە، ئامادەین ئەو هەموو بەنزینە دەسووتێنین، بەڵام 4 هەنگاو بە پێ ناڕۆین بۆ مزگەوت هەر بە ئۆتۆمبیل، بۆ نانەوە هەر بە ئۆتۆمبیل، بۆ دوکانی گەڕەکەت هەر بە ئۆتۆمبیل.
دەی ئەو جستەی خۆت وزەکەی ئەمیان پسووتێنی یان وەزەی ئۆتۆمبیلەکەت کە هەمووی دەبێتە ژار و یەکەم کەس دێتە لاشەی خۆتەوە ژینگەکەی خۆتی دەوروبەری خۆتی پێپیس دەکەی بەخوا ئەو کەسەش هەژارە چونکەوە هەژاری عەقڵە بیری نەکردوێتەوە بۆ چەوری لاشەی خۆم نەسووتێنم وزەی ئۆتۆمبیلەکەم پسووتێنم. نۆیەم ئۆتۆمبیلی چەند دەفتەری لێ بخڕی و یاساکانی هاتوو چۆن نەزانی. ئای ئەو گەنجانە دەبینم چەند دڵم ناڕەحەت دەبێ. ڕاستی فەرموو دکتۆر محەممەدی خانی ئۆتۆمبیلەکەی بای چەند دەفتەر دۆلارە کەچی چەند بە نایاسایی ئەو شەقامانە دەبڕێ چۆن دەنگی بەرز دەکاتەوە بۆی کە خەڵک ناڕەحەتکە چۆن تەقەڵ لێ دەدا ببینی ئەم و ئەوە چۆن ئەو ئۆتۆمبیلەی کە وا دروست کراوە هەر ئەسڵەن وەرگەڕان نەزانێ ئەم بە چەند تەقلە لێدا و خۆی و شوغەڵکیش لە ناو دەبا چەند بە ئەو ئۆتۆمبیلە چەند گران بەهابێ بەخوا تۆ هەژاری بەخوا شایانی بەزەی و خێر لە مزگەوت تا بۆ کۆ بکرێتەوە چونکە فەقیری ئۆتۆمبیلی چەند دەفتەریت پێبێ بەڵام نەتوانی پابەندی یاساکانی هاتوچۆ و ڕێنمایەکانی هاتوچۆ جێبەجێ بکەیت. دەیەم لە بری هاوکاریکردنی مرۆڤێک کە پێویستی بە هاوکاریە لە کاتی لێ قەومانە موبایلەکەت دەربێنی و تەسویری بکەی وێنەی بگری و لە فەیسبووکە تا بڵاوی کەیتەوە. خەڵکمان نەبینیوە من بینیمە لە تانکەرە کابرا سوتاوە بە ئاگرەوە ڕادەکە بگە لانی کەم هەر دوعای بکە خۆی ڕەحمی پێ بکەیت لانی کەم حەریقی سارەکە دەرێنەوە فریایکەوە هەر ئیشێک بکەم مشتێک خۆڵ بێنە بەڵکو تۆزە لەو ئاگرە بکوژێنیتەوە لەو حاڵەتە سامناکانەدا کابرا موبایلەکەی دەردێنێت دەست دەکات بە تەسویر و هەر ئەو دەقەیە بڵاوی دەکاتەوە فڵان کەس ئەو سارەی وەرگەڕا سەیری کەن چۆن دەسووتێ و خەڵک نەناوێت دەسووتێ چەند هەژارە ئەو کەسە ئەوانی هەژاری لە ژویژداندا لە جیاتی لەو کاتانەدا بەڕاستی چاوت نەبینێ هەوڵ بدەی بەڵکو دەسەڵاتێکم هەبێ یەک تەلەفۆنی بکەم بۆ شوێنێک حد دەبەیەک ئاوم پێبێلانی کەم بەشداری بکەم بە فویەکیش بە بەشداری بکەم لە کوشانەوەی ئاگرێکە دەوەی کەسێکەوە ئۆتۆمبیلەکەی وەرگەڕاوە وا جەنازەکەی دەردێنن وا چەند مردوو دەردێنن سەیەکی ئەو خەڵکە موبایلەکەی دەرێناوە خەریکی تەسویرکاریە و باڵکو من لە فەیسبووکا بڵاوی بکەمەوە جاری وا پێش دەکەنێ ئاوا سەیریکەن ئۆتۆمبیلە چی لە هات ئەو فڵان کەسە چی لە هات ئەو فڵان کەس چۆن کوژرا ئای بەداخەوە ئەوانەش هەژارن بەخوا دەبێت بەزەییان بەخۆیان دابێتەوە. یانزەم ڕێگە بە خۆت بدەیت چیت دەوێ بیڵێ و چەندت دەوێ قسە بکەی بەڵام گوێ بۆ خەڵکی نەگری و ڕێگە بە خەڵک نەدەی بەچ پەش قسە بکەن خۆت ئازادی چی دەڵێ بەڵام بڕوات بە ئازادی خەڵکی نەبێ. دووەم جلە کۆنەکانی ساڵی پارل لەبەر نەکەی چەند ئافرەت هەیە ئێستا بە تایبەتی لە ئافرەتاندا ئەو جلە خۆ پار نەورۆژی لەبەرم کردو چۆن لەبەریکەمەوە ئەو پاریش پێی چوون بۆ سەیران یخوبا بە جلی پارە یەک جارە لەبەر کردووە ئەو هەموو پارەیەت پێداوە ئاخر بۆیە ماڵ منداڵ فەقیری ئیفلاس دەبن بۆیە مەعاشەکەت باش ناکە بۆیە دایمە قەرزار دەبی ناوەڵڵا پاریش بەو جلانەوە چوون بۆ سەیران یعنی ئەم ساڵیش هەمان جل لەبەرکەمەوە پیاو هەیە هەمان قاتی شاڵی پارم پێی چوون بۆ فڵان سەفەر دیسانەوە هەمان وێنەی پێوە بگرمەوە زۆر ئاساییە نەدڕاوە نەپیس بووە نەعیبی هەیە دوو-سێ سعاتێک لەبەرت کردووە قەیچەکە 3-4 سعاتی کە و ساڵی کەش لەبەریکەوە ئامادە نەبی جلی پار لەبەرکەی بڵێ عیبە بەڵام بیر و بۆ چوونە چەوتەکانی دەیان ساڵی ڕابردووی ژیانت تەرک نەکرد بێ ئەو هەموو ساڵە لە تەمەند بۆتە 50 ساڵ هێستاش دەڵێی مراهقێکی 15 ساڵیە کابرا یەک تۆز ڕەفتارەکانی نەگۆڕاوە یەک تۆز هێمن نەبووە یەک تۆز ئەزمموی ژیانی پەیدا نەکردووە هەر بە بۆ چوونی 30 ساڵ لەمەوە پێش دەژیە عەقڵی هەر هەمان عەقڵە ئەو ژەنگەی گرتوێتی لێی نەکردوێتەوە یەک تۆز ئەو سەری سپی بوو لە ڕەشەوە بوو بە سپی بەڵام ئەفکاری سپی نەبوو بەڵام پێی عیبە جلەکانی پاری لەبەرکات جلە کۆنەکانی لەبەرکاتەوە ئەی عەقڵە کۆنەکە تخوا کامیان هەژاریە بەخوا ئەمایان هەژاریە. سیانزە پێڵاوەکانت 20 سانتیم بەرز بێ بەڵام ئیرادەت میلیمێک بەرز نەبێ هیوا هەیە قۆندەرەکانی بەتایبەت لەگەڵ ڕێزم بیتایبەتیم بۆ خوشکان ئەوەنش کە ئەویان لە پێداوی ماناوە نیەوان نەبن بەڵام ئەو قسەی دکتۆری خانیە کە دەڵێن پێڵاوەکانت 20 سانتیم لە زەویەوە بەرز بێ بەڵام ئیرادەت میلیمێک بەرز نەبێ با پێڵاوەکانت تەخت بێ و نزم بێ بەس ئیرادەی مرۆڤ بوونت بەهێز بێ ئەوەیان دەوڵەمەندیە. چواردەهەمین و خاڵی کۆتایی کتێبخانەی ماڵەکە لە سەلاجە و کەوانتەرەکەت بچووکتر بێ هەر ماڵێک چوویتە ناویەوە سەیری مەکە چه ڤێلایەکە چ کۆشکێکە چی لە ناوە هەیە و بای چەند دەفتەر دۆلارە ئەم خانووە بەناو بانگە لە فڵان شوێنە ئەگە سەیرت کرد کتێبخانەی ماڵەکەی بەخوا کتێبخانەی وایە لە سەلاجە بچووکترە یان هەر نیەتی چەند ماڵچوون و کتێبخانەی تیان نابینی باوەڕ ناکەم دە کتێبی هەر نیەتی هەر کتێبەکانی خۆشی فڕێداوە هەر نەیکڕیوە کتێبخانەی ماڵەکە لە سەلاجە بچووکتر بوو لە کەوانتەر بچووکتر بوو باوەڕتان هەبێ چەندین ماڵ بگەڕێک کەوانتەرەکەی دوو هێندەی کتێبخانەکەی دەبێت هەر ماڵێکت بینی کتێبخانەکەی لە سەلاجەکەی و لە کەوانتەرەکەی بچووکتر بوو ئەو ماڵە ئەو پەڕی هەژارن بەخوا داماون ئای کە فەقیرن
بەڵام ئێمە بە سەرمایهداریی گەورەیان دەزانین چونکە فکریان هیچی تیانە چونکە مەعریفەت لەو ماڵەدا پەخش نابێتەوە. بۆیە بەڕێزان وا نەزانین ئێمە زنجیرە باستەکەمان بزانە هەژار هەرەوە نییە کە پارەی نییە. 14 خاڵی دکتۆر محەممەدی خانی بۆ باس کردی کە ئەم 14 هەر 14یان هەژارن لە کاتێکا ڕەنبێت لە ڕەسیدی بانقی و ژمارەی پارەشدا لە چەندێتیدا زۆریان هەبێ. ئینسانێک هەژارە بە ژمارەی پارە زۆری هەبێ بەڵام لە ڕووی چەندێتیە لە ڕووی چۆنیەتیەوە بەرەکەت لە ماڵیان نەبێ. هەژار ئەو کەسە نییە کە کەمی هەیە بەڵام خوا بەخۆی حەڵاڵی و پاچینێتی دڵی خۆی و بەرەکەتی بۆ تێخستووە گوزەرانێکی ڕێک و پێکی هەیە. هەژار ئەو کەسەیە بە ژمارە پارەی زۆری دەست دەکەوێت بەڵام نازانێ بەکاری بێنێ لە حرامە بەکاری دێنێ بەهی خوای نازانێ جارێک لە جاران سوپاسی ئەڵڵای لەسەر ناکە بڵێ خوایەوە ئەمانەتی تۆیە ڕێزت لێگرتوم خوایە گیان بۆم زیادکەی هی پیاوەتی و شەهامەت و مەردایەتی تۆ خۆم نییە ئەم دەوڵەمەندیە ئەوە ئەمانەتێکە و ئەگەم منیش چاوم لە فەقیر و هەژارێکەوە بێ بە ئیزنی خوا منی پێی بەختەوە دەم و قیامەتی خۆمی پێ ئاوادان دەکەم هەمووشی فەزلی تۆیە. ئەوە هەژارە ڕۆژێ لە ڕۆژان سوپاسی ئەڵڵا نەکە نانی خوا بخوا و سوپاسی خەڵکێک بکە کە هیچی بۆ نەکردووە سوپاسی خوا نەکە کە خاوەنی هەموو شتەکانە. هەژارەکان زۆرن بەڵام هەژارە ڕاستەقینەکان ڕەنبێ کەم بن. داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوا لە هەژاری مادی بمان پارێزی لە هەژاری عەقڵ بمان پارێزی لە هەژاری فکر بمان پارێزی لە هەژاری ویژدان بمان پارێزی. هەژاری لە ناو کورد و کوردستاندا یا ڕەبی خوا هەژاری لە تەواوی جیهاندا بنبڕ بێ هەموو مرۆڤەکان هەموو مرۆڤایەتی هەموو موسڵمانان بە ئاسوودەیی بە دەوڵەمەندی بە خۆشگوزەرانی بە لەشی ساغ بە تەبایی بە دینداری و خواناسی و ڕووکردنە خوا و سوپاسی خوای پەروەردگار بژین. آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم.